Kareki gelek girin, 100 saliya Lozan'a, 100 saliya Lozan'da bêguman, dil wisa dixwest got Kurd yek den, yek dest û bi yek al tev bigirin ku nîşaneya yek gotar jî nîşaneya welatê me li hemberî parçekirina Kurdistanê ku nebûna Kurdistanê bi wê peymana Lozanê pêkat, wê mêvanê me hevê, wê mijarê em li gel qise bikin. Ji bajarê Toronto, İbrahim Cihangîr, çavdêrî siyasî mêvanê me ye, silav bû te kekê İbrahim. Kekê İbrahim 100 saliya Lozan bû, bêguman raya giştiya Kurd, li hêviyê bû di 100 saliya Lozan de Kurd bi yek dest, yek helwêst, li hemberî parçekirina welatê xwe û bi yek ala derbikevin lê mixabinî ve li Lozanê keneke çendîn aleyên ku ya alaya Kurdistanî weke alaya Başûrê Kurdistanê sê ala jî ku girêdayî xwe ne destnîşan kiribû dîtina te bigirim. سلااو ڕێز بۆ ئێوە بۆ بینەرانی ڕێزی کوردستان 24 بەداخەوە ئەوەی کە دەبوو کرابە نەکرا دەبوو لە 100 ساڵەی لۆزاندا سەر تاسەری ئوروپا ڕەوەندی کوردی لە هەموو شار و وڵاتان گەورەترین خۆپێشاندانی وەرەخستبا و بەردەرچی داوینەتەوە یەکگرتوەکان دفاوە ناڕزایەتی شروعپڕیان بەرامبەر بەو دابەشکردن و بەو سیستەمە گەورەی لە کوردکراوەبا وڵات بەداخەوە ئەوە نەکرا لەلایەکی دیکەوە ئەوەی کە دەبوو کربای و ئەوەی کە دەبوو زیاتر بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستانە کە بۆ دەبێت بڵێ بکڕێ بەڵام بەداخەوە لەولاوە هەندێک لایەن هەیە کە دروست بە پێچەوانی کوردستان و ڕاست ئێوەی کە بیان هەوێ سوزانم ئاستەنگ بخەنە بەر کار و پێکۆشانی حکوومەتی کوردستان لەو بارەوە ئەوان دێن کۆبوونەوە کۆبوونەوەیە کە لەگەڵ ناڕزایەتی زۆربەی خەڵکی لە سۆشیال میدیا ڕوبەڕوو بوو. بەڵێ بەڕێز جەهانگیری ئاماژە بەواکەی ئەوەی کە دەبوو بکرێ نەکرا کەواتە دەپرسم ئەو کۆنفرانسا چ خزمەتێکی بە دۆزی کورد کرد؟ کۆنفرانسێک ئەمە زۆر بەسەراحەت دەڵێم نەتەنها خزمەت ناکە بەڵکو جارێکی دیکەش هەوڵی چەند پارچەیەی لە کوردستان و لە کوردەدا بەداخەوە دەتوانم بڵێم زۆربەی ئەو کەسانی کە پشتگیری ئەو کۆنفرانسەشان کرد هەموو ئەو کەسانن کە لە دەمارگرژیدا و جوابی ڕەخنەگرانی ئەو کۆنفرانسەدا پاساوی زۆر عەجایبیان دەهێناوە. مەسەلەن بۆ نمونە کاتێ دەتکوت کاکێک گەلانی کوردستان مانای نییە کوردستان یەک پارچەیە و یەک سەرزەویە و یەک گەلی تێدا نیشتەجێیە دایانهێناوە دایان کورد ئەدی ئەرمەنی ئەدی جوولەکە ئەدی مەسیحی کاکە ئەوانە خاچیان لێ لە کوردستان ئەوانە خەڵکی کوردستانن ماف و ئازادەکانە وەکو خەڵکی کوردستان دەبێت بەرچاو بگرێ بەڵام ئەوانە کوردستانن خاچیان نییە لە کوردستان ناتوانن وەکو گەر حسابیان بۆ بکرێ ناتوانێت بڵێ گەلانی کوردستان لەلایەکی دیکەوە نەفەری دیکەیان دەهات پاساوی دەهێناوە دایان کرد ئەدی چۆنە پێتان ناخۆشە وەختی دەڵێن میلەتی ئێران بەڵام ئێوە دەڵێن گەلانی ئێران لە ئێران کورد خاچی هەیە ئازەری یا بڵێن تورکی ئازەربایجان خاچیان هەیە بلوچەکان خاچیان هەیە تورکمان خاچی هەیە عەرەب لەسەر خاچی خۆی نیشتەجێیە جیاوازی زەمین و ئاسمانی هەیە دەگەڵ ئەوانی دیکە بەڵام بەداخەوە ئەو دۆستانەی کەنەکە و دۆستانەی پەکەکە ئیتر ئەوە کار و ئەوە ڕەفتار و ئەوە هەدەف و ئەوە ئامانجیانە بەغەیری تەفرەقەنانەوە بەغەیری دابشکردنی کورد بەغەیری دابشکردنی خاکی کوردستان هیچی دیکان لێ نابینی بەڕاستی. کەکە ئیبراهیم ئەم gelek bi eşkereyî bêjin yanê niha li her çar parçeyê Kurdistanê û ji dema xۆybûnê ve heta rojnameyê îro yanê ala Kurdistanê wekî nîşaneya hemî rêxistinên Kurdistanê gelê Kurdistanê li hemû parçeyên Kurdistanê yê ku nîşaneya Kurdistanê ji bo hemû cîhanê jî bûye. Yani pekeke bi vê kiryara xwe ku ala partiya xwe dikê ala wekî ala pêşkeş dike yani دوێ دەربارەی دە دیتنا te bikir. ئاڵای کوردستان نزیک 100 ساڵی قەدەمەتە ئەوەی کە تا ئێستا هەیە لە زمانی خۆی بنەوە ئاڵایە هەیە
ئاڵای کوردستان لە باشووری کوردستان لەلایەن پارلەمانەوە دانی پێدانراوە. ئاڵایەکە نە باکووری کوردستان جارە دەرفەتی هەبوو کە بەڕسمی ئاڵای خۆی ڕابگەێنێ، نە ڕۆژاوای کوردستان دەرفەتی هەبووە و نە ڕۆژهەڵاتی کوردستانی دەرفەتی هەبووە. لە زمانی کۆمار ئێمە ئاڵایەکمان هەبووە بە نێوی ئاڵای کۆماری کوردستان کە و ئاڵایە ئێستاش جێگای ڕزی هەموو ئینسانێکی کورد، هەموو نیشتمان پەروەرێکی کووردە. بەڵام کاتێ لە پارلەمانی کوردستان ئاڵای سێڕەنجی کوردستان پەسەند کرا، حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەو ئاڵایان وەکو ئاڵای کوردستان قبول کرد. بۆیە تا ئێستاش لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەو ئاڵایە وەکو ئاڵای نەتەوەیی لە ڕۆژهەڵاتی کوردستانیش ڕژی لە دیژیرێ و لە هەموو ئەو خۆپێشاندانانەی ئەخیردا لە شۆڕشی ژیناردا هەچی شەهیدە بۆ ئاڵایەوە نێژراوە، هەچی شەهیدی پێشمەرگەکانی ئێمە شەهیدی حیزبە کۆمەڵەیە هەر بۆ ئاڵایە دەسەندی ساڵی ڕابردوودا نێژراوە. ئەوەی ڕێگری لەو ئاڵایە دەکا، ئەوەی ڕێگەری لە هەست و خۆشەویستی ئەو ئاڵایە دەکا پەکەکەیە. لە ڕۆژاوا ئەو ئاڵایە لە تورکیا قەدەغەترە، لە عێراق قەدەغەترە. ئیتر ئەوە ڕون و ئاشکرایە ئەوەی دژایەتی و ئاڵایە دەکا، ئەوەی دەهێوێت ئاڵات بێنێتە گۆڕێ، ئاڵا ساس بکە بە مەبەستی پارچەکردنی هەستی کورد، بە مەبەستی پارچەکردنی یەکگرتووی کورد بەداخەوە پەکەکەیە. بەڕێز جەهانگیری، هەمیشە دەوترێ مێژوو خۆی دووبارە دەکاتەوانێ. ئایا ئێمە چاوەڕێ بکەین لۆزانێکی دیکە دووبارە بێتەوە بۆ کورد، بۆ نمونە لە کۆنفرانسەکە بکەین بەدەستپێک؟ دەزانی ئەو لۆزانە بە کەس هەڵ نەوەشاوەتەوە، بە کەس هەڵ ناوەشێتەوە. ئەگەر لایەنێک توانای ئەوەی هەبە کە لۆزان دەگەڵ گەنگەشە و دەگەڵ چالشێکی گەورە ڕوبەڕوو بکە، ئەوە حکوومەت یاریمی کوردستان بوو. حکوومەت یاریمی کوردستان ئیمکاناتی ماڵی هەیە، ئیمکاناتی دیپلۆماسی وەسیعی هەیە، ئیمکاناتی لابیگەری گەورەی هەیە، دەگەڵ زۆربەی وڵاتان دەتوانێت دابنیشێ، دەگەڵ سەرکردەکان دەتوانێت دابنیشێ، سەرۆک وەزیرانە، سەرۆک حکوومەت، هەیەتی پارلەمانەیە، هەمووانە هاتوچۆی دەرێ دەکەن و ئەوانە دەتوانن کاریگەران هەبێت لەسەر لۆزان و ئەوانە دەتوانن ڕێخۆشکار بن بۆی کە ئومێدێکە ببەوەی کە لۆزان جارێکی دیکە هەڵ بوەشێتەوە و بە دیدێکی جیکەوە چاو لە مەسەلەی کورد بکرێن و دابشکاری مەسەلەی کورد بکەن. بەڵام بەداخەوە ئەوەی ڕێگری دەکات تا ئێستا برادرانی پەکەکەن و هەر ئەوانیش بەو مەبەستە دێن کۆنفرانسی لۆزان دەگرن و مەجموعەیەک ئاڵا قوت دەکەنەوە کە دەبەشەکانی کوردستاندا جارێ لانی کەم دێنێ و خەڵکدا هەر ئاڵای کوردستان مەقبوڵە و هەر ئاڵای کوردستان خەڵک بە ئاڵای خۆی دەزانێت. جگە لە پەکەکە و ئەو کەسانێک کە سەر بە پەکەکەن هیچ حیزب لایەنێک نییە کە ئاڵای کوردستان، ئاڵای سێڕەنجی کوردستان بە ئاڵای خۆی نەزانێت. ئەوە بەو مانایە نییە سپینەگە لە ڕۆژهەڵات ئازادی هەبوو، گەل لە ڕۆژهەڵات دەسەڵات هەبوو، پارلەمان هەبوو، یا خەڵک توانی بڕیار لەنەوەی ئاڵای خۆی بدا، بتوانێت گۆڕانی بسەر و ئاڵایەدا بنێ، هیچ کێشەیەک نییە. بەڵام ئەوەی تا ئێستا ڕوحیەن و معنەویەن لەلای هەموو خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان، زۆربەی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بە ئاڵای کوردستان ناسراوە، هەر ئاڵای سێڕەنگەیە کە لە باشووری کوردستان پارلەمانی کوردستان بریان لەسەر داوە. کەکە ئیبراهیم نها گاواکو مرۆڤ لە کۆنسەپتا پەکەکە تەماشەت کە نها پەکەکە دەبێژێ ئەس بخوا وڵاتێکی نەتەوەیی، دەولەتێکی نەتەوەیی ناخوازم، هەگەر پێشکەشی منژی بکەن ئەس دەولەتەکە نەتەوەیی ناخوازم. ئێمە ئەم دخوازن کۆنفەدەرالیزما ڕۆژهەڵاتە ناوین دروست بکەن، لێ پەکەکە هەمان دەمێدە ڕێزێل ئالا تورکیە دەگرە، ڕێزێل ئالا سووریە دەگرە، ڕێزێل ئالا عێراقی، ڕێزێل ئالا ئیرانێ دەگرە. یعنی بخوا ناچێ ئاڵەیەکی بۆ کۆنفەدەرالیزما و ئەو بناو دکە دروست ناکێ، لێ دخوازیل هەمبەرێ گەلێ کورد ئەو ئالا کوردستانێک و نیشانەیە سمبۆلا گەلێ کوردستانەیە ئاڵێدن دروست بکە بۆ. یعنی ئەف هەلوەستا پەکەکە دوێ دەربارەی دەگەرشتە وەربگرم و دوێ کۆنفەرانسێ دەژی کریارا گۆکری فەرمووکە کبرا. ئەگەر زۆر سەریح بین دەگەڵ خۆمان و بەڕاستی ئەمە زۆر جانە بەنووسین ئەو شتانە دەنووسم، تەواوی کردار و ڕفتاری پەکەکە لە ماوەی ئەو چەند ساڵی ڕابردوودا تەواوی دژایەتی هەیە دەگەڵ ئاڵای کوردستان، دەگەڵ هەست و بیر و نەتەوەی کورد. پەکەکە لە شنگالدا ئەو ڕفتارەتی هەموو دەزانین، ئەوە دەبینین. پەکەکە سەرانی پەکە لە کاتی ڕێفراندۆمی باشووری کوردستان بە سەراحەت ئەعلامی کرد کە ئێمە نایاڵین ئەو ڕێفراندۆمە سەر بکەوێ. ئەوەندەی بۆی کرا تەبلیغاتی دیژ ڕێفراندۆم کرد، ئەوەندەی بۆی کرا چەتی کار و
ڕفتارەکانی ڕفاندۆ خست ئەمن دەتوانم زۆر بە سەراحەت بڵم ئەو کێشەی لە باشووری کوردستان هەیە لە نێوان پارتی وێچەتیدا ئەگەر پەکەکە نەبا و ئەگەر دەستێوەردانی پەکەکە نەبا یەکێتیش ئەو کەڵەوە کێشەی لەگەڵ پارتی نەدەکرد دەسازان لەبەر ئەوەی کە مەسلەی کورد لە باشوور مەسلەیەکی گرینگە مەسلەیەکی حیاتی بۆ یەکێتی بۆ پارتی بۆ دەبەری سلێمانی بۆ دەوەری هەولێر و دهۆک فەرق ناکە بەڵام دەستێوەردانی پەکەکە وای کردووە ئەو کێشانە لەوێش گەورەتر بێتەوە مەسلەی ئاڵا پەکەکە تەنها بۆیە وای لێکردووە چوار ئاڵای خود کردوێتەوە کە ئەو تەفرەقەیە و ئەو جدا لە بینی نەتەوەکاندا لە تەوەی کووردا دابنێەوە هەستی نەتەوەی لە نێو کووردا کاتە چوار پارچە ئەمن یەک شتی دیکە ئاماژە پێ دەکەن باشە پەکەکە وەختێکی دەڵێ یا دۆستانی پەکە ئاماژە بەوە دەکەن کە لە نێو کوردستاندا جوولەکە هەیە ئەرمەنی هەیە مەسیحی هەیە ئەوانیش دەبێ مافیان هەبێ خۆ کەس منکری ئەوە نییە بەڵام ناکرێ وەکو گەلانی کوردستانیان نێوبەرین ئەگەر قرارە ئەوە باز بێ ئەدی چۆنە پەکە لە تووری ئەو چەندی ساڵەدا بە میلیۆن ئینسانی کورد لە ئیستانبول دەژین لە تاران دەژین لە شام دەژین بۆچی ئەوانی وەکو گەلانی تورکیای نەوە دەبردەوە بۆ باسی بۆ ئەو تێزە لەسەر ئەوان پیادە ناکات پەیامەکەت گەیشت بەڕێز ئیبراهیم زۆر سپاس بەڕێز ئیبراهیم جەهانگیری چاودێری سیاسی لە شاری تۆرنتۆ گەلێک سپاس کە بەشدار بووی لەگەڵمان سپاس کاک ئیبراهیم